ڕۆژێکی مەجلەی دەردەچی مجلەی طلابي لەوێ نووسیبوویان البطل العربي صلاح الدين الأيوبي مقالة نووسراوە وەڵا کردمە هەرا گوتمەوە کوردە بنووسن بەطل العربي بنووسن البطل الإسلامي مناقشة كراو أو لا والآخر عرب ونوان زور قومي بون منطقي أعظم به والله باش بقسي من يعني كردون السيام بطل الإسلامية زور أو بيلوري أنا خوشن بتأكيدي خوشة أو دكتورة گفتوگۆ کانمان زۆر خۆشە دەمێ بەدەم ڕۆیشتنەوە کۆمەڵی گوێنەی زۆر جوانت هەڵواسیوە بزانم لەو کۆمەڵە وێنەیە چی یادگاریەک بەبیر دکتۆرە دێهێنێتەوە لە بۆمان باس بکە باشە فەرمان فەرموندا لێرەوە پێدا بێن باش دەتانێ لێرەوە با پێدا بێن طبعا ئەوە زۆر گرنگە کام وێنەیان یادگاری زۆر جوانت لەگەڵی هەیە وڵڵا ئەو یادیگاریە جوانەکە من تازە هاتیمەوە لە ئینگلتەڕی شادەم وەرگرتێ لە بەغدایە لەگەر خوشکم سەربا و کوڕم و کچم لە بەغدایە ئەوە هاتیمەوە ئەوانە هیچ زۆر گرنگ نییە بەس ئەوەش بێگومان زۆر گرنگە کە گچکەم و کوڕەکەم لە لەندەن کوڕەکەتە ئاو کوڕەکەمە دکتۆری ئەوەتە دکتۆری سەیدەلێیە ماشەڵڵا یاخوا دکتۆرە منداڵەکانت تەمەەن درێژ ئینشاءڵڵا ئەی دکتۆرەوە منداڵەکانتن بە گچکەی ئەوەی کۆساری هەردووچە هەردووکیان ئیکوڕەکەتە هەردوو کچەی هەیە ئیکوڕەکەمە تەمەەن درێژ ئینشاءڵڵا ڕسمی بەعزە شخصیاتی تێدا با دەرینەینین لە زۆر باشە ئەوە ڕسمی خۆمە کە تخەڕجم کردێ لە 1970 لە ئینگلتەڕی تازە 24 ساعتە بابم عەمرێخوای کردێ ئەو لەسەر قەبرەکەی بەو سبەینێ چوو بۆ سەر قەبرەکەی باش بوو ئەمن زانیم ئەوە لە مارێ نییە لە ناوژنەکان چوومە کە کۆنی تەکید بووی لەوێندە لەوێ بوو لەگەر کوڕی خارم چوم کوڕی برای گوتی چیە گوتم با بچێن سەر قەبران وڵڵی داکەم دیارە بەو شەوەی چتە سەر قەبری بابم هاتەمەشای نایلۆنەکەی لەسەرە تا ئێستا بارانش باری دکتۆرێکیان دەمەوێت ئەوە باس ئەوانە هەمووی بیرەوەری تایبەتن ئەوە 57 ئەوەی کە باس کرد بە خۆ جلکەکەت لە بۆ خوشکت من خوشکم نەبووە کاتی بناتوە دنیا ئێستا ئەوانە هەولێرینە دۆست و برادەرتن نا ئەو پلکمە ئەوە خوشکماوەی لە ئەمریکایە بەس ئەوە هەولێریە بابی مدیر تاپۆ بوو لە کۆیەوە ئازادی برامە تر ئەوە هیچ جەماعەتی طفل الأنبوو بن لە لەندەن ناچمە سەر ئەو مۆزوع باشە دکتۆرێکیان دەمێ باس لەوە بکەم کاتێک کە هاتم بۆ لای بەڕێستان کۆمەڵێک منداڵم بینی لە نێو شوشە کە بەڕاستی لە بۆ من نوێ بوو اینجا دەمەوێت بچینەوێت لێ پرسیارەکەم بەسەر چاوە فەرمو باسی وەی زۆر کەس دێ سەرنجڕاکێشە ئەوە بەجددی دکتۆرە بەڕاستی شتێکی نوێ و سەرنجڕاکێشە دەمێ بپرسم مەبەستت چی ئاوە ئەو منداڵانە لە ناو شوشە هەڵگرتیە باش ئەگەر ئەمن سەرپەرشتی ئەو نەخۆشەم کردیە کە ئەو مندارە سەری نییە نابینی سەری نییە بەڵێ بە سروشتی لە داکەکەم جودا کردیتەوە تێگەیشتێ یعنی ئەوە لە زجی مردیە بە مردی بە سروشتی هێنایتمە دەرێ ئەگەر ئەمنەوەی نەپارێزم قوتابیم هەیە تی نەگەینم ئەو هایە ئەو چ زوان کو فێر دەبێ هەر لە بە کتێبێ فێر نابێ دەبێ بە عەمەلیش ئەدی کۆتی ئەمە ئەوها فێر بووینە ئەمە کە توبمان خوندیە لە سەرتاوە لە مختبەری پاتۆلۆجی ئیشمان کردیە لە ئوشتانشمان بەدیتە ئەو گرێ گەورە باشە ئەو گرێش منداڵە یان گرێ ئەوە چییە ئەوە سێ پێکەوە ماشەڵڵا ئەوە جمکە هەیە سەیە هەیە گرەیە هەیە سەرەتانە هەیە باشەکەتە هەر ئێکەش هەمووش لێ نووسرایم و ئەوانە زەحمەتن هەر ئێکە بەوەیەوە من 3 سعات خەریکی و عملیاتی بوویمە خۆ هیچم پارە بەوانە وەرنەگرتە ئەمن عمری خۆم هەم بۆی سرف کرد لە ساری هەفتاونەوە ئەمنەوە خزمەتی ئەو میلەتەی دەکەم هەرچی ئیشی قورسە بە ملمندا هاتیە قەچیش دەم گوتیە یعنی یەکەشی لەو تااقەتەیدا نەبووە جەڕاحەکان ئەو شتانە بکاتن ئەو گرێ گەوران دەرینی و ژن بە سەلامەتی بستەوە ماری بەس لەبەر ئەوەی میلەتی تو نەخووندەوارە